هەرچەندە لە زۆربەی وڵاتانی دنیا دیاردەی لەشفرۆشی بە شێوەی یاسایی و نایاسایی بوونی هەیە و ناتوانرێت ئەم دیاردەیە بە تەواوی بنبڕ بکرێت، بەڵام لە ئێستادا دیاردەیەکی نوێ بە ناوی لەشفرۆشیەوە لە شارەکانی کوردستان سەری هەڵداوە و پۆلیس بەدەستبڕین ناوی دەبات کە کەسێک لە بازاڕ و شوێنە گشتیەکان و سەر شەقامەکاندا وێنەی ئافرەتێک لە مۆبایلەکەیدا پیشانی گەنجان دەدات و ژمارەی مۆبایلیان پێدەدات کە لە بەرامبەردا بڕێک پارەیان لێ وەردەگرێت و دواتر وەڵامیان ناداتەوە. دەستی گەنجە بڕێت، ڕقم ڕسم و پێ پیشانەیات ئەم ئافرەتەوە بەدڵاتر ئەنواع تووشە بێت. من برادەرم توش بووە لەسەر چنارا توش بووە کە چۆن ئاوا ئافرەتی لەشفرۆشی توش بووە و دەستی بڕیوە شتێ پارەی لێ سند و دوایی جوابیشی نەهات. ئێرانی تایە، عەرەبی تایە، کوردی تایە. پۆلیس ئاماژە بووەوە دەکات بەهۆی ئەو دیاردەیەوە کەسێکیان دەستگیر کردووە و لێپرسینەوەی یاساییان لەگەڵدا کردووە چونکە ئەوە دەست بڕینە. سەبارەت بە هەوڵەکانی پۆلیس بۆ بنبڕکردنی دیاردەی لەشفرۆشی سەرکەوت ئەحمەد ڕایگەیان لە هەر شوێنێکدا هەر کەسێک دەستگیر بکرێت 3 بۆ 6 مانگ زیندانی دەکرێت و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. هەندێک کەس ئەو حاڵەتیان دەستنیشان کردو، ینی هەڵگرتو بۆ خۆیان کە ڕسمی چند ئافرەتێک خاتە ئایپادەکەی و بە کەسێکە لە منەتوانم ئافرەتی بۆ بێنم و بڕێک پارەی لێ سەنێ دوای ژمارە مۆبایلی چاتی ئەو کەسە ژمارە مۆبایلەکە داخە و وەکو دەستبڕین دیاردێکی دەستبڕینە. ئەگەرچی تا ئێستا هیچ کەسێک لەسەر دەستبڕینی بەهۆی ئەو جۆرە کارانەوە سکاڵای تۆمار نەکردووە، بەڵام بەوتەی پۆلیس زۆر کەس ڕوبەڕووی ئەم دیاردەیە بوونەتەوە، بەڵام بەهۆی کللتوری کۆمەڵایەتیەوە نەیتوانیوە سکاڵا تۆمار بکات. ئاوات محمودیان ئارتی، سلێمانی.